ئێوارەتان باش ئازیزان، زۆر خۆشحاڵم بە ئەمەندەبوونی هەموو لایەکتان بۆم ئێوارە شاعریەی بەڕێز جەمال نەجاری کە خوێندنەوەیەکە بۆ کتێبێک هەمێکی کە لەم دواییانەیە بە چاپی گەیاندووە لە ژێرناوی نووسینەوەی نیشتیمان. هەڵبەت بەڕێزیان خاوەنی سێ کتێبن کە دوانیان بەرهەمی شاعرین، یەکەمیان لە ژێرناوی بەفرانباری 23 ساڵە، دووەم بەرهەمیان لە ژێرناوی مێژووی ڕووناکبیری فەڕەنسا کە باز لە مێژووی سەرهەڵدانی ڕۆشنبیران دەکات لە سەدەی 18 بۆ سەدەی 20 کاتەی ڕۆشنبیرەکانی فەڕەنسا. سێیەم کتێبیشی ئەمە یەکەم ئێوارەیە گومان لە خوێندنەوەی بەرهەمەکەی دەبێت لە ژێرناوی نووسینەوەی نیشتیمانی. لە کۆتایی خوێندنەوەکەشە هەرێک لە بەڕێزان دکتۆر ڕەشید کەرمانج و کاکە ڕەسوولی هەڵسەنگاندن بۆ بەرهەمەکەی بەڕێزان دەکەن. زۆر خۆشحاڵین بە هاتنی کاک جەمال نەجاری و بەڕێزیان. وەکو ناساندنێک بۆ کاک جەمال نەجاری هەوڵێم تۆزێک لە ژیانی باس بکەین. لە شاری مهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان لە دایک بووە تا دواناوەندی لە بۆکان دەخوێنێت. لە ساڵی 1990 دەبێتە ئەندامی ئەنجومەنی ئەدەبی بۆکان و تێکەڵ بە زمان و ئەدەبی کوردی دەبێت. لە 2022 تا بۆ ساڵی 2024 بگرن دەبێتە بەرپرسی ئەنجومەنی ئەدەبی بۆکان. لە 2004ەوە بۆ بەردەوامبوون بە خوێندن و درێژەدان بە خوێندنی دەچێتە زانکۆی سەلاحەدین لە باشووری کوردستان و کۆلیژی زمان لە بەشی کوردیا تەواو دەکات و بەکالۆریۆس بەدەست دەهێنێت. هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین و بە هیوای بەرهەمەکانی هەر بەردەوام بوون ئەبێت. با بەڕێزان بفەرمێت. ساڵی 1970 لەدایک یەک داواکاریمەیەکە بتوانین مۆبایلەکانمان کەس بکەین بۆ ئەوەی ئێوارەتان باش. زۆر سپاس بۆ ناوەندی کولتوری کورد لە شاری نورنبەرگی ئەڵمانیا بۆ سازدانی ئەم کۆرە. سپاسی ئامادەبوونتان دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێوەبەرانی ئەو ناوەندە ئازیزە، بۆ بەڕێزان کاک باسط، کاگارام، خاتون شریفە و خاتون نیشتیمان و هەموو ئەوانەی کە هەوڵیاندا ئەو کۆرە ساز بێت. سپاسان دەکەم. دیارە مامۆستا سەپان کوردی بڕیار بوو بەشدار بێ و تەشریفی بێ لێرە بابەتی خۆی لەسەر کتێبی نووسینەوەی نیشتمان بخێنێتەوە، بەڵام بەداخەوە تووشی نەخۆشی و پەتاو بوو، بەڵام بابەتەکەی خۆی بنووسراوە ناردووە و پێم وایە کاگە ئاگری حتمەن بابەتەکەی بەڕێزان نەخێنێتەوە. من هەوڵ دەدەم نمونەیەکی کورد لە شارەکانی خۆم بخێنمەوە بۆی دەرفەت و مەجال هەبێ بۆ ئەو خۆشەویستانەی کە لەسەر کتێبەکە قسە دەکەن و دواتریەوەش ئەگەر ڕاتان لەسەر کتێبەکە هەبوو. خۆی نووسینەوەی نیشتمان بەرهەمی 10 ساڵ شیعری غوربەتە دووری لە نیشتمان و کۆرۆنا دەرفەتێکی ڕەخسان بۆ کۆکردنەوەی ئەو شیعرانە لە دووتەی ئەم کتێبەدا بە ناوی نووسینەوەی نیشتمان. هەموو باڵندەیەک تۆی خۆت دەتگوت هەموو شت لەو کاتەوە دەست پێ دەکات کە تەواو دەبێت و نەوشەکان قەت پیر نابن، جادەکان هەر بەڕێوەن، ئێمەش لە خەونی بارانەوە هەڵدەستین و دەست بە قژی شیعر دادین. ئەم زستانە کە تەواو بێت جلەکانت پڕ دەبن لە گوڵە مێلاقا، نیگات پڕ دەبێت لە چاوەڕوانی، دەفتەری شیعری منیش پڕ دەبێت لە هەناسەکانی تۆ، لە ژانەکانی تۆ. وەڵام شەقام شیعر هەموو ڕەنگی تۆ دەگرن، باڵندەیەک دەفرێت وا دەزانی تۆی.
ئاسمان پڕ دەبێت لە شاری کۆچ ژیان گەڕانەوەیە بۆ ڕابردوو ڕابردووی هەموو گەڕانەوەکانە ژیان دەستت بێنە پڕم کە لە ڕابردوو لە گەڕانەوە لە ژیان باڵندەیەک دەمرێت وا دەزانم تۆی ئاسمان پڕ دەبێت لە شاری کۆچ دوایین ڕستەی ئەو شیعرم بووتەوە لە مندا کە دەستەکانم هەمیشە بۆری شیعر دەدەن نیشتمانێک هەیە ڕووخاو نیشتمانێک هەیە بەجێماو لە مندا کە نیگام ڕەنگی غەریبی ئێوارانی وڵات دەگرێت وڵاتێک هەیە بۆ ژیان دەگەڕێم بەناو کەسەکاندا و من بووم دەگەڕێم بەناو دەقەکاندا و من شیعرم وەرە بوون بە دەستەکان من نیشتمانێکی ڕووخاو من نیشتمانێکی بەجێماو وەرە لە ڕەنگی نیگام بڕوانە من وڵاتێکی لە ئەوین من وڵاتێکم لە ژیان باڵندە من باڵندەی بەجێماوم ڕێی دارستان دەگرمە بەر فڕین حەز و خولیای منە بەرەو ئاسمان دەڕۆمە سەر هەورێک دەکەم بە هێلانە ئەستێرەکان میوانم بن خۆر و مانگیش بۆ هەمیشە بە ڕۆژ و شەو جیرانم بن من باڵندەی بەجێماوم دارستانم لەبیر کردو هێن بە تەنیا لێرە ژیاوم ئاسمان یەخسیر کردو جار جار دەڕوانە سەر زەوی مرۆڤەکان سارد و سڕن کەس سەیری ئاسمان ناکا لە خەم لە ژان لە ئێش فرن خۆزگەم بخۆم لەو ئاسمانە دوورم لە ئێش لە خەم و ژان هەتا مردن لێرە دەژی قەت ناچمەوە بۆ دارستان ڕۆژێک دێ مرگ بە هێواشی لە دەرگا دەدا کوڕەکەم بە ئاسپایی دەرگا ئەکاتەوە بابم لە ماڵەوە نییە من خەریکم سەیری تیڤی دەکەم هەواڵەکان هەموو باسی مردن دەکەن دەبێت جلەکانم لەبەر بکەم هیچ کام لە جلەکانم جلی مردن نی هەموو جلی تەنیایی مرگ نازانێت تەنیایی خۆی جۆرێکە لە مردن جۆرێکە لە جێهێشتنی نیشتیمان لە سەفەرێک کە هەمیشە جانتاکەی ئامادەیە و دوو بلێتی سەرمێز بلیتێک بۆ چوون بلیتێک بۆ نەگەڕانەوە ئێوارەیەک با بە هێواشی پێی وتم دەستم بگرە دەتبەمە ژوانی کانیەکی چاوەڕوان ئێوارەیەک لە ژوانی کانیەکی چاوەڕواندا ئاو پێی وتم لەگەڵ مابە باکێکەوە بۆ میوانی درەخت ئێوارەیەک کە لە میوانی درەخت دەگەڕامەوە گەڵایەکی زەردی وەری و بانگی کردم گەڵاوتی بەبا بڵێ ئێوارەیەک بێرەدا گوزەر بکات بمان باتەوە سەر کانیەکەی جاران و ئاو لەگەڵ خۆیان بمان بات وەک تۆ بۆ میوانی درەخت هەواڵەکەم بەبا گەیان با هەڵێ بەیانیەک دەگەڕێمەوە مناڵی دەگەڕێمەوە بچووکترین کۆڵان بچووکترین شەقام بچووکترین شار بە قەڵەمێکی بچووک لە دەفتەرێکی بچووکدا گەورەترین شەعری ژیان دەنووسمەوە غوربەت چیرۆکێکی ئاڵۆزە نووسینەوەی دژوار غوربەت چیرۆکێکی ئاڵۆزە نووسینەوەی دژوار من لێرە لەم دووری دوورەوە خەریکی فێربوونی ئەلفبەی سەفەرم دەمەوێ پیر بە پیت و وشە بە وشە و
ڕستە بە ڕستەی گەڕانەوە فێر بم بۆ نووسینەوەی چیرۆکی نیشتیمان. 5 وردە شعری سەرگەردان. 1 کە باوکم وتی ئیتر نابێ لەو ماڵەدابی زانیم بۆ هەمیشە پەنابەرم. 2 ترسم هەیە بخەوم و تۆ بێخەوم بەیانی نەدیمە. 3 نا ئیتر ناڕۆم دەمێنمەوە و سەیری مردنی خۆم دەکەم. 4 بەر لە ماڵاوەی دایکم پێیوتم ئەم جانتایەت زۆر بچووکە جێی نیشتمان نابێت. 5 ڕۆژەکان هەفتەکان مانگەکان و ساڵەکان دێن و دەڕۆن کەچی تۆ هەر لێرەی لەناو دڵمدا. پاییز هات و شارەکەمان جلی زەردی کردووەتە بەر. پاییز هات و شارەکەمان جلی زەردی کردوتە بەر. شەقام ئەڵەی تازە بووکە تاجی زێری خستۆتە سەر. تەنیا ئەتۆی کلێمونی لەم شارەدا بۆت دەگەڕێم. لەم پاییزی غوربەتەدا وەکو گەڵا هەڵدەوەرێم. هەرچی گەڵای ئەم شارێ چیرۆکێکی لە دڵدایە، چیرۆکی خەم ئازار و ژان کە تا مردن دوایی نایە. بڵێ ڕۆژێک کۆتایی بێ چیرۆکی ئەم دابڕانە، لە بەهاری نیشتیماندا بنووسمەوە ئەم داستانە. ئەگەر مردم لە پاییزدا فرمێسکی خەم هەڵمەڕێژن. ئەگەر مردم لە پاییزدا فرمێسکی خەم هەڵمەڕێژن. لەگەڵ بەستە و موسیقادا لە پاڵ درەختێک ببنێژن. دوایین کورتە شیعرتان بۆ دەخێنمەوە و دواتر مەجال دەدەم بە هاوڕێیان سەرجێڵەکە ببوێن. دوایین شعری شاعرێکی ئاوارە. دەمەوێ شوو بدەم، دەمەوێ لەژێر سێبەری شعرێکی ئاوارەدا شوو بدەم، وەک مسافرێک کە لە سەفەرێکی دوور گەڕابێتەوە، وەک نووسەرێک کە لە کۆتایی ڕۆمانێکدا بێ، وەک پێشمەرگەیەک کە هەموو مەیلانەکانی شەڕی تێپەڕاند بێ و بێ ئاو و بێ نان و بێ پارە باوەش بەدایکی دا بکات. دەمەوێت شوو بدەم، جانتای ئەم سەفەرە فڕێ بدەم، قەڵەمی ئەم ڕۆمانە بشتێنم، چەکەکەم ورد و خاشکەم و بەدایکم بە نیشتیمانم بڵێم بەیانی باش. زۆر دەسپاس. ئێستاش کاگاگری بۆ هەڵسەنگاندنی شاعیرەکانی بەفەرمێ سۆپان. مامۆستا سەپان مامۆستا سەپان نووسینێکی نووسیوە لەسەر شاعیرەکانی کاکجەمال. با کاگاگری فەرمێ بۆ ئێرە و پێشەشمانی بکات. لای کاگاگری فەرمێ. خوشکان و برایان زۆر بەخێرن. هیوادارم بتوانین چێژێک لەو شێعرەی کاکرێ جەماڵ وەرگرین کە ئەو ڕۆبۆی کێنجنەوە و بەرهەمەکەشی هیوادارن لە ئاستا بتوانن کەڵتوری وەرگرن، چ بۆ مناڵانی خۆمان، چ بۆ مناڵانی ئەو کوردانەی کە لە دەرەوەی هاتن. پێشەکی وەک خۆم بەر لە هەموو شتێک سوپاسی ناوەندی کولتوری کورد و پێکەوە ژیانی کورد و ئەڵمان دەکەم کە ئەو هەلایان ڕەخسان، ئەو هەلایان بەئێمەدا کە بین ئەم کۆڕە لێرە بەڕێوە بەرین. بەتایبەتی سوپاسی زۆر بەڕێز کاک باسط دەکەم کە ئەو زەحمەتەی کێشا و ئەو ئاسانکاریانەی بەڕێخستین. بەداخەوە مامۆستا سەپان تا دوێنێش قەرار بوو بێت، زۆر زۆریش پێخۆش بوو
بەڵام بەداخەوە تووشی ئەو پەتایە بۆ کە تازەی دەستپێک لەو پاش خۆمان ئاگاداری ئەو پەتایە تۆ نەیتوانێت بەشدار بێت لە کۆڕەکەدا هەر بۆ بوونەوە پەیامێکی نووسی و هەمیش وەک خۆی بەڕێزانی دەخێن بوو. نووسینەوەی نیشتمان شعری شاعر و نووسەر و چالاکوان میدیاکار کاک جەماڵ نەجاڕیە کە لە 2021 لەلایەن دەستگای چاپ و ناوەندی چاپ بڵاوکردنەوەی چلومێک پێ بڵاو کراوەتەوە. لەم کۆمەڵە شیعرەدا کاک جەماڵ بە وێنەی زۆربەی شاعران لە ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی و هی ناوچەی موکریان بەتایبەتی بە بەهرەوەرگرتن لە ئەدەبی زارەکی کورد و واتە بەیت و کەلەپوری کۆمەڵایەتی زمانێکی پاراوی ئەدیبانە و دوو لە سەناعی شیعری شاعرانەی کلاسیکی کوردی و شاراوەیی مانای وشە و ڕاوێژە شاعریەکانی بەکاریان دەهێنا. شاعرەکانی داڕشتووە و خۆی لە خوێنەر نزیک کردوێتەوە. بە وێنە شاعری زۆربەی شاعرانی کورد لە سەدەی 20 و 21دا دڵسۆزی و خەمخۆری بۆ ئەم دڵسۆزی بۆ بۆی لە شیعری زۆربەی شاعرانی کورد لە سەدەی 20 و 21دا دڵسۆزی و خەمخۆری بخۆی بۆ ئەم بارودۆخەی کۆمەڵایەتی و سیاسی کورد دەردەبڕێت بە ئاوەردانەوە لە مێژووی خەبات و ملهوڕی داگیرکەران و دوژمنان و نایرانی کورد هەناسە ساردی و بێهیوایی بۆ داهاتوویەکی ڕوون لە شارەکانیدا بەدی دەکرێت. لە پارچەشیاری دوو کەسدا دەڵێت ئێمە لێ مێژووی بێسەر و شوێنی باران و هەناسە ماندووەکانی ژێر بەفر دەگەڕێنەوە. تەما هیوای چیم بێت لە چەتر کە تەنیا جێی تۆ دەبێتەوە بەس. ئێمە لە چوارڕێیانی پێکەوەبوون بە یەکەوە پێکەنی چی ئەنفال و هەڵبجە بوو. لە بیرمان کرد سبەی ژیان چی بەسەر ئەم شارە دەهێنێ. مەڕۆ تۆ وتت هەمیشە دەریا بکە بەرد و تا بەدینی ئەو ئەشقا شاعر بم. ئەرێ ئەم شارە لە دووکەڵا خنکا یا هەواڵێرەکان درۆیان کرد. ئێمە هێشتا گەرمای مەرگمان نەچێشتووە. دوو کەس بووین لە باوەشی سەقامێکدا فێر بوون بە زووترین کات ژمارە تەلەفۆنەکان لەبەرکەین تا سبەی لە هەراسی 5,182,000 نەترسێن. ئێمە لەگەڵ ڕۆحی خۆمان لە ژێر باراندا سەمامان کرد. درێژەی پێ دەدا و دەڵێ من پێم وتی بۆنی عەتر و باران جێمەهێڵە، ژمارەکان مەدە دەست ڕەشەبا بیان بڕێنە، نامەکانی سەفەر دارەکانی دارستان و هیچ ڕێگەیەک ئاوها دوور نەبوو. باران دەمێکە نابارێ و شار لە دووکەڵی ئێوارەدا هەر دوور و دوورتر دەبێتەوە لێمان. ڕۆحی سەوز هەڵگراوی پاییز. ئێمە دوو کەس بووین، من و خۆم و سێبەرەکەم. وەک دەبینن ئەم لە کاپور تەنیامانەوەیە، ئەم بێ هاوڵێ و هاوسەفەر بوونە لە کۆتایی شیعرەکەدا دەردەکەوێت کە کورد بە تەنیا ڕێگا دەبڕێت. هاوڕێیەک یا هاوسەفەرێک بەدی ناکە لەگەڵ ویدا ڕێگە ببڕێت تا پێشینیان وتەنی بۆ کورتکردنەوەی ڕێگای دووری سەفەر نێردیوانێک یا پەیژەیەک بۆ هەڵبەستێت.
بە نەقڵ و نزیلەوتن بە قسەی خۆش و چڕینی گەلۆیەک حەیرانێک لاوکێک یا خاڵەی ڕێبوارێک بە هاوسەفەرەکەی بڵێ هۆ خاڵەی جووتیار جووتت کاتە تاڵ من ڕێبوارم ماندووم باو بچین بەرەو ماڵ لەبەر بێڵایە دانیشین بێ خەم و خەیاڵ. کاک جەماڵ لە پارچە شیعری هەموو باڵندەیەک تۆی ئەو هەستەی خۆی بە شێوەیەکی تر دەردەبڕێ و دەڵێ کۆڵان شەقام شعر هەمووی ڕەنگی تۆ دەگرن باڵندەیەک دەفڕێ وا دەزانم تۆی ئاسمان پڕ دەبێت لە شعری کۆچ ژیان گەرانەوەیە بۆ ڕابردوو ڕابردووی هەموو گەرانەوەکان ڕابردووی هەموو گەرانەوەکان لە ژیان گەرانەوەیە بۆ ڕابردوو ڕابردووی هەموو گەرانەوەکان لە ژیان دەستت بێنە پڕم بکە لە ڕابردوو لە گەرانەوە لە ژیان باڵندەیەک دەمرێ وا دەزانم تۆی دوایین ڕستەی ئەم شیعرم بۆ تەواو. یاوەتە لە پارچە شیعری ئەو شەوەی کەس نەدەگریا مردن درێژە بە ژیان مردن درێژەدان بە ژیان پێکەوە گرێدەدا و دەڵێ من دەگریام باوکم خەریک بوو بەدەم مردنەوە گۆرانی دەخوێن ئەی تەمەنی پڕلاس ئەی تەمەنی پڕئەسلینم پڕبرینم پڕ ئەوینم من دەگریام تۆ لە پشت پەنجەرەکە دەبووی و تۆ لە پشت پەنجەرەکە دەبووی بە کۆتر بەرەو ئاسمان کە لە دەفتەری شعری من بەرینتر نەبوو باڵم دەگرت من دەگریام تۆ بەدەم مردنەوە خەریکی خوێندنەوەی شعریەتی من بووی باوکم جەحێڵ ببووە و ددانە زێڕەکەی بە دیارەوە بوو پێ دەکەنی من بەدەم مردنەوە خەریکی قڕین بووم خەریکی فڕین بوو تۆ دەگریای خەریکی خوێندنەوەی شعرێکی من بووی. لە پارچە شعری پێنج وردی لە شعری سەرگەرداندا هەستی خۆی بەرامبەر بە ئاوارەیی و دوورکەوتنەوە لە نیشتمان دەخاتە ڕوو دەڵێ کە باوکم وتی ئیتر نابێ لەو ماڵە داوی زانیم بۆ هەمیشە پەنابەرم کە باوکم وتی ئیتر نابێت لە ماڵە داوی زانیم بۆ هەمیشە پەنابەرم بەر لە ئەماڵاوایی دایکم پێی وتم ئەو جانتایەت زۆر بچووکە و جێی نیشتمان نابێتەوە دەبم بە باو لەگەڵ ئاوازە خەمگینەکانی نیشتمانی تەنیایی تەنیام دەبم بە ئاواز و وەکو با خۆم لە کۆڵانەکانی جەستەی زامداری نیشتمانمدا ڕەها دەکەم. لە پارچە شعری پاییزدا ئەم هەست بە ئاوارەییکردن و دوورکەوتنەوە لە زێد و نیشتمان بە شێوەیەک ئینشا دەکا و دەخۆڵکێنێ کە مرۆڤ هەر لە خۆوە دڵی پڕ دەبێ و حەز دەکا بە خۆڕ بگری. پاییز هات و شارەکەمان جلی زەردی کردۆتە بەر پاییز هات و شارەکەمان جلی زەردی کردۆتە بەر شەقام دەڵێی تازە بووکە تاجی زێڕی خستۆتە سەر تەنیا تۆی کە لێم وونی لەم شارەدا بۆت دەگەڕێم لەم پاویزی غوربەتەدا وەکو گەڵا هەڵدەوەڕێم هەرچی گەڵا لەم شارەیە چیرۆکێکی لەگەڵدایە چیرۆکی خەم ئازار و ژان کە تا مردن دوایی نایە بڵێ ڕۆژێ کۆتایی بێ چیرۆکی ئەم داوڕانە لە بەهاری نیشتماندا بنووسمەوە و بڵێ ڕۆژێ کۆتایی بێ چیرۆکی ئەم دابڕانە لە بەهاری نیشتماندا بنووسمەوە ئەم داستانە ئەگەر مردم لە پاییزدا فرمێسکی خەم هەڵم ڕێژن لەگەڵ فرمێسکی خەم هەڵمەڕێژن لەگەڵ بەستە و مۆسیقادا لە پاڵ درەختێک بملێژن بە کورتیەکەی ئەم کێشە دەرونیە و هەستکردن بەبێ
پشتیوانی و بێهیوابوون لە گەڕانەوە بۆ نیشتمان لە زۆربەی شیعرەکانیدا خۆی دەنوێنێت. دیارە دەکرێت لەسەر هەر شیعرێک مرۆڤ بدوێ و ڕاو بۆچوون و تێگەیشتنی خۆی دەربڕێت، بەڵام بۆ ئەوەی کەمتر سەری ئێوە خۆشەویستم نەهێشان دەبێ و لە کاتتان زۆر نەگرم لێرەدا هەر ئەوەندە لەبارەی ئەم کۆمەڵە شارەوە دەدوێم، بەڵام بەداخەوە لە شێعری زۆربەی شاعرانی کووردا چی سەدەی بیستم و چی ئێستا زۆر بەدەگمەن دەبینی شاعرێک وێ ڕای بیرهێنانەوەی مێژووی ژیان و بەسەرهاتمان ئامۆژگاری کۆمەڵانی خەڵکی بۆ هەستکردن بە زیندوی تێکۆشان بۆ بەرەو پێشە و هەنگاونان و بەرەنگاربوونەوەی ئەو کەسانەی هۆکاری سەرەکی ئەم چارەڕەشی و داماوی و بنبەستبوونەی کوردن کردبێ و وەک ئەم پارچە شیعرەی فەراغبێکەس کە دەفەرمێ سەدەی بیستەمە کوردە غیرەتێ لە خەو ڕاپەڕا هەوڵە هیممەتێ بەسێتی نەزانی علم و سەنعەتێ سووکی هەتاکەی ناوێ حورمەتێ هۆش و بیرت بێ پیاوی ژیرت بێ لە جێی سەربەستی بۆت زنجیرت بێ نەما ئەو ڕۆژەی تۆ بە ئاسانی بتوانی بژی بە شادمانی تۆ کە قەومێکی بێپشتیوانی گەر تێ نەکۆشی زۆر پەرێشانی هۆش و بیرت بێ پیاوی ژیرت بێ لە جێی سەربەستی بۆت زنجیرت بێ. ساڵی 1943 لە سلێمانی ئەو شارەی بکەوتەوە. من هەندێک شاعرانی کورد کە لە بڕی ئەوەی ئامۆژگاری کۆمەڵانی خەڵکن تا بەرامبەر بە سەرکردەکان بێدەنگ نەبن، خۆیان نەکەن بە دەروێش و گوێڕایاڵی ئەوان و دشت بە هەڵە و کەمتەرخەمەکانیان بوەستن، دێن زۆرتر باز لە نەهامەتی و دواکەوتووی کورد دەکەن. زۆرم بەلاوە قورس و نابەجێیە وەک ئەوەی شێرکۆبێکەس لە پارچە شاریدا 2500 ساڵە لە پارچە شاری 2500 ساڵەدا باز لەوە دەکا کە کورد بە درێژایی مێژوو کەواسووری بەرلەشکری داگیرکەران بووە بۆ پارە و نان، هەموو جینایەتێکی بەلاوە ئاسایی بووە. لە خوێنی خۆمان بۆ ڕشتن لە ڕۆڵەی خۆمان بۆ کوشتن تا توانیمان قسەی زۆری مەڕاییمان بۆ هەڵبەستن. سەمامان کرد بۆمان ڕستن، وتیان ئادەی دنیا بگرن ئەوە پارە، وتمان باشە، وتیان ماڵی یەکتر بڕن لە ناو یەکە یەکسەر بڕن، وەرگی یەکتر هەڵبڕن ئەوە پارە، وتمان باشە. 2500 ساڵە پێمان ئەڵێن بەرد بن، دار بن، ئەڵقەلەجێ و خزمەتکار بن، مەڕ بن، مار بن، ئادەی ئینجا شێت بن، هار بن، ئەڵێن باشە. ئەوەی گیانی ڕووسانە کرد ڕۆیی زوومر، ئەوەی کوڕنۆشی نامەردی نەبرد زوومر، وەکو ئێستا 2500 ساڵە ئەوەی پیاو بوو لە ناومان برد. ئەم جۆرە شیعرە دوژمن بە زەقی و زەرب و زیندوی دەیکا بە ماڵ بەسەر کوردەوە و وەک ئاڵایەک لەسەر گۆڕی کورد دەیچەقێنێ و دەڵێت ئێوە وا بوون و هەروە مانەوە. هی ئەوەیە ئەی بۆچی کورد 2500 ساڵە بۆ خۆی هیچی بە هیچ نەکرد. من داواکارم چ کاک جەماڵ و چ شاعران و بیرمەندانی کورد پێوە بن ڕۆڵەی کورد بە ئاگای پەروەردەکەن، بە شاری خۆیان بە نووسین و وتاری خۆیان کۆمەڵانی خەڵک فێری پرسیارکردن بکەن. ئەگەر ئەگەر نەتەوەی کورد لە ساڵی 1991دا لە بارزانی و مام جەلال تاڵەبانی پرسی بای ئێوە چوونە بەغدا سەدامتان لە ئامێز گرت و دەستان ناو دەستی کێشە نییە، دەڵێن نەریتێکی سیاسی دیپلۆماسیە، بەڵام
توانیتان باسی هەڵەبجە و ئەنفال و وێرانکردنی 5,000 گوندی کوردستانی لەگەڵ بکەن، باسی جێبەجێکردنی قانونی حکمی ذاتی و گەڕانەوەی خانەقین فری و مەندەلی و تووس فورمات و دڵ و قورسی کوردستان کەرکووکتان لەگەڵدا کرد، یا هەر حیلەوی پێکەنین دەستان لاژنۆتان بەردایە و هەروەها ئەگەر لە ساڵانی دواتردا لە هەموو سەرکردەکانی کوردتان پرسی بە بۆ واتان کرد بۆ وا دەکەن، کورد لە مێژە بوو بە بووکی ئاواتی خۆی لە ئامێزگرت بوو ژێر چەپۆکی ئەنقەرە و داران بەغدانە دەبوو، بمێنە سەربەست نمراتان سەپان 13 ئۆکتۆبری 2023 بەبوورین لەڕۆی موبایلەوە بوو داوای لێبوردنەکەم 2023. زۆر سپاسی مەبەستا سەفانەکەین بۆ ئەو هەڵسەنگاندنەی کە داگاگری خوێندیەوە. هیوای تەندروستی باشیشی بۆ ئەخوازین کە لە ئێستەیە بەڕێزان نەخۆشە. با دکتۆر ڕەشید کرمانج بفەرمێت بۆ هەڵسەنگاندنی شارەکانی بەڕێزان. فەرموویت. سلااو ڕێزم هەیە، زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە نێو کۆرەیەوەدام. سپاسی ناوەندی کولتوری کورد و ئەڵمانی ژەکەم چەند کۆران تێکێناوە، دەستم لایەکان خۆش بێت. حەولێدەم بە شێوەیەکی کورد و ڕێککرد لەسەر کاک جەماڵ و لەسەر و دەفتەری شیعری بابەتێکتان پێشکەشکەم. بابەتەکە چەند خاڵێک بگرێتە خۆی. یەکەوەی کە ناسیاوی من و کاک جەماڵ دەقیقەن ئەگەڕێتەوە بۆ 26 ساڵەوە پێش. 26 ساڵەوە پێش من لە بۆکان مامۆستا بووم. کاک جەماڵیش ئەو وەختە گەنجێک بوو. ئێمە تازە ئێران کەمێک بڵێنەوە بزوتنەوە ڕۆیدا بوو، ئێمە توانیمان حەوتونامەیەک بڵێنە دەرێ. حەوتونامەکە نێوی داهاتوو بوو لەبیر دەکات جەماڵ، بەڵێ 26 ساڵەوە پێش حەوتونامەیەکمان بە کوردیەدا دەرێ بنێوە داهاتوو لەگەڵ چەند دۆستێکمان. کاک جەماڵیش زەحمەتی کێشێشا بابەتی بۆ ناردین، شێعر و تەنزێکی هەر بۆ ناردین. وا بوو لەبیر دەکات جەماڵ تەنزێکی بۆ ناردین، کارنامەی کاری نوێنەری وەکام من لەسەر تەنزە گیراش تەنزێک بوو بۆ لە کارنامەیەکی بۆ نوێنەری وەکان دانابوو، هیچ نمرەشی نەگرت بوو، بەڵام قبوڵیشیان پێدا بوو. زانەژۆر تەنزەمان بڵاو کردەوە و دوای پێشەمان بوو. لەو وەختەوە دۆسایەتیمە هەر درێژەی هەبووە، بەڵام 22 ساڵێکە بوو یەکتریمان نەدی بووە، دوێنێکە وەختەوەرانە دیسان یەکتریمان دیتەوە. لەمە سەر بابەتی سەرەکی کە دەفتەر شیعرەکەی کاک جەماڵە، من لە بەرگەکەیەوە دەست پێ یەکەم، هەم لەمبەر هەم لۆبەر لێمان داوە و پێکمان لەو بەرگی کتێبەکە لێ داوە. ئەگەر چاو لە نووسینی و دیزانی و بەرگە بکەن، جا نازانم دیزاینەرەکەی ئەوەی لە زەینان و بیاناوە لەو شتێککە منی خوێنمەوە، هەم سەرەتاکەی و هەم بنەتاکەی کۆتاییەکەی نادیارە لە نووسینەکەدا گەچاوی لێ بکەن. یعنی ئەو سەفەرە و ئەو خولیایە نە سەرەتایەکی دیار و ڕوونی هەیە، نە کۆتاییەکیشی، نە کۆتایی هەر نەبێت باسی نیشتمان. یەکی ناوەکەی نووسینەوەی نیشتمان لە عەرەبی ئەڵێن ئیسم و موسەما، ناو ناوەڕۆک، ناو ناوەڕۆکەکەی بەڕاستی بە تەواوی گونجاون لەیەکەوە. لە هەندێک کتێبە هەمانە ناوەکە تەنیا بەشێکی زۆر چکۆلە لە کتێبەکە ئاگرێتە خۆی،
والناوەکان لەوە هەڵبژاردن بەڵام لێرە کە نووسینەوەی نیشتمانە باسی نیشتمانە ینی تەواوی شعرەکەی ئەو دەفتەرە هەر لەسەر نیشتمانە تەواوی شعرەکانی لەسەر نیشتمان کەممان هەیە دەفتەری شعرێک تەواوی لەسەر نیشتمان بێت بەڵێ هەیە سێ چوار شعری چەند شعرێکی لەسەر نیشتمانە بەڵام ئەم دەفتەرە شعرەی کە جەماڵ هەمووی لەسەر نیشتمانە و کە نێو ناو نووسینەوەی نیشتمان و باوەڕێ من دەتوانێت دەفتەرێکی پێش ئەوە درێژەی هەبێت ئەم جار نێ دەرنووسمەوە نیشتمان یانێ دەتوانێت دەفتەری داهاتووی شعرەکەی نێوی دەرنووسمەوە نیشتمان یان دیسان دەرنووسمەوە یەکی لەباری زمانیەوە من کە زیاتر کارەکەم زمانی شعرەکانی کاک جەماڵ ئەوە هەم بەخۆی چەند کۆکلە و چەند نمونەیەکی خوێندەوە هەم لە وتارەکەی مامۆستا سەپانێک کە ئاگری خوێندیەوە نیشان کرا کە بە زمانێکی زۆر سادە و سانا و ساکار شعرەکانی نووسی و خوێندەوە زمانێکی زۆر سادە و ڕەوانە ئاڵۆزی نەکردووە لە زمان و ئەدەبیان لە ئەدەبا بەوە ئەڵێن سەحلی ممتەنە پێڵێن سەحلی ممتەنە یا سەحل وە ممتەنە هەردوو جۆرێکی بکە سەحلی ممتەنە چییە؟ شتێکێک کە ئاسانە بەڵام خۆشی بەدەستەوە نادا یانێ کەسە ناتوانێت درستە زمانەکەی زۆر زۆر ئاسانە بەڵام هەر کەسە ناتوانێت ئەو زمانە ئاسانش بەکاربێنێ و پێ بنووسێت سادە نووسین ئاسان نووسین زۆر زۆر زەحمەتی زیاترە لەوەی کە تۆ دژوار بنووسی سادە نووسین دژوارترە بۆ ئەوانەی کە نووسەر نەزانن ئەڵەن چی ئەوانەی کە خەریکی شیعروانە ئەزانن ئەڵەن چی سادە نووسی بەڕاستی زەحمەتی زیاترە بۆ وێنەی نمونەی شیعری بڵێم مەسەڵەن شیعرێکە زۆر سادەیە لە مێژیشە بڵێن 30 ساڵێکە ئەو شیعرە لەدایک بوو هەر زیندووە بەداخەوە شیعرەکەیشم لەبیر نەماوە دەڵێن لە دوو قوتبی زەوی 6 مانگ ڕۆژە 6 مانگ شەوە ئیتر بوو لە کام قوتبە ئەژیم کە ساڵهای ساڵ شەوە وای وشەکانی ئاسان بوون هەموومان لە وشانە ئازانی بەڵام دانانی ئەو وشانە لە پاڵیەکە وەکردن بە شعرێکی ئاواکاری هەر کەسەر نییە مێشکی تایبەتی خۆیە وەڕوانینی تایبەتی خۆیە بۆ وەڵا سالی ممتەنە یعنی وشەکان ئاسانن وشەکان لەسەر زمانی هەموومان هەن لەنێو مێش وەزێنی هەموومانە هەن بەڵام کاری هەر کەسێک نییە نەفەری تایبەتی خۆی کە وشانە لە پاڵێک دانیەوە بیان کاتە شیعر شیعرەکانی کاک جەماڵیش بە زمانێکی سادە و ساکار و ڕەوان نووسراون و هەرە زۆرە شێعر و سەحلی ممتەنەعە بابەتێکی کە ئەمەوەی قسەی لەسەر بکەم بابەتی گشتی شیعرەکانی کاک جەماڵ نۆستالژی نۆستالژی لە دوو شەی یونانی دروست بووە ڕەنگە هەندێک لە دۆستان زانیاریانی سەر هەبێت نۆستۆس ئالگۆس نۆستۆس یعنی گەڕانەوە گەڕانەوە بۆ شۆ گەڕانەوە بۆ زێد و نیشتمان گەڕانەوە بۆ ماڵی خۆت گەڕانەوە بۆ شوێنێک کە لەدایک بوو نۆستۆس ئالگۆس یعنی چی؟ یعنی دەرد و ڕەنج بە یونانی دەرد و ڕەنج بەسەرێکەوە کە بۆتە نۆستالژی یعنی دەرد و ڕەنجێک کە لە چی دروست بۆ دەرد و ڕەنجە لە خۆلیای تو بۆ گەڕانەوە بە زێد و نیشتمانت بۆ شوێنەی لێی لەدایک بووی نۆستالژی لە شارەکەی کۆتایی سەدەی حەڤدەدا ساڵی 1670 شاوانەدا لە دەرووناسیە ئەم زاراوە هات لەدایک بوو دوای وەردەوردە ئەو چەندکە پانوبەرین بووەوە ئەو چەندکە هاتە نێو کۆمەڵناسی هاتە نێو مۆسیقا هاتە نێو ئەدەبیات هاتە نێو سینەما ئەو چەندکە زۆر زۆر پانوبەرین بووە بەنا لە پێشتران بەس لە نێو دەرووناسیدا
دوایی هاتنێ و ئەدەبیات و شێعر و مۆسیقا و سینەما و دوای ئەوانە بە چ واتایەک بە واتاوەی کە شاعر نووسەر سینەماگەر مۆسیقاژەن دەردی خۆی لە غوربەت و خولیای خۆی بۆ گەڕانەوە بۆ زێدی خۆی ئەکاتە بەرهەمێک ئەو بەرهەمە چ بەرهەمی شاعری بێ چ مۆسیقایەک بێ چ فیلمێک بێ چ هەر شتێک بێ نۆستالژی بەخۆی هەم دەرووناسان هەم ئەوانی کە لەسەر ئەدەبیات کارەکەن دابەشێکم بە دوو بەش یەکی تاکە کەسیە یەکیشی گشتیە ئێستاکەم باسەکەم ڕادۆ شاعرانی کە بەخوان خوێندیانەوە هەروە شاعرەکانی کە کاگەزیش خوێندیەوە تەواوی و نمونانە لە نێو شاعرانەدا هەن تاکە کەسیەکەی چۆنە ئەزموونی خۆی ئەزموونی تەنیا تاکە کەسی خۆی شعرەکانی کە خودی کاگەماڵخێنی بە شەهرە زۆری ئەوان ئەزموونی تاکە کەسی خۆیەتی کەوتوتە غوربەت ئەو غوربەتە کاریگەری لەسەرداناوە و دەرد و ڕەنجی خۆی بە شێوەیەکی تاکە کەسی ئەکا بە شعرێک یا ئەکا بە بەرهەمێکی دیکە بەڵام هی گشتی چییە؟ ئەوە جەغەزەکە گەورەتر بێ یا بێتە بنەماڵە یا کۆمەڵگا باسەکە گەورەترەکاتەوە ئەوەی کە ئەو شعری کە باسی ژمارەی 5,000 و باسی 184,000 و باسی یەکجار زۆر شتای پەیوەندیدار لەگەڵ هەڵابچە و لەگەڵ قەوانین تێدا بوو لەگەڵ نیشتمان بەگشتی تێدا بوو ئەوەش نۆستالژی گشتی یا بە کۆمەڵ هەڵبە دەبێ ئەوەش باسی نۆستالژی تەنیا نیشتمان ناگرێت شتایەکی کەش و پەیوەندیدار لەگەڵ نیشتمان توانێت دەگرێتە بەر تۆ خۆلیات هەیە بۆی بگەڕێ ڕۆژگاری منداڵی تۆ خۆش بگەڕێ ڕۆژگاری منداڵی ڕۆژ بە خۆی بەشێت چە خۆشت بگەڕێەوە ڕۆژانێکی زێڕینی سیاسی کە کورد هەیە تۆ بە خۆشی و باسی دەورانی شێخ مەحموودکەی بە خۆشی و باسی ڕۆژگاری زێڕینی بابانەکان لە سلێمانیەکەی لە شارەکەدا باسەواناکەی ئەوەش بە خۆی زۆر دەکرد لە نۆستالژی یا بارودۆخێکی خۆشی ئاینی بارودۆخێکی خۆشی ئابووری کە بوو لە ڕابردووتا بوو پێتەوە بیرت لە حەزرەتیانای و باسییان نەکەی و خۆلیاتەوە و حەزەکەی بریایە بگەڕایەوە چی ئەو ڕۆژگارەکە بارودۆخەکەمان وا بوو دەسەڵاتەکە بەدەست خۆمان بوو ئاینەکەمان وا بوو ئاوریەکەمان وا بوو ڕۆژگارێکی زێڕین بوو لە حەزرەتام لە خۆلیادام کە بگەڕێمەوە سەرە و ڕۆژگارە یا تۆ خۆلیاوەکە بریایە لە ئەم ڕۆژە بتوانم ئەو بارودۆخی کە لە ڕابردووتدا بم بوو کە هەم بووە و ناتوانم بگەڕێمەوە گەڕانەوەدا قەوەت ناکرێت بەڵام بریایە بتوانێت لە ئەم ڕۆژە بارودۆخێکی وام بەدی بهێنە ئەو بارودۆخە زێڕینەی کە 200-300 ساڵ پێش کورد هەیبووە لە بابەتی دەسەڵاتەوە بۆ لە بابەتی هەشتێکەوە ئابووری بووە تۆ حەز دەکەی لێ بریایە ئەو بارودۆخە دیسان بۆ مەدووپات وایەتەوە بریا دیسان بۆ مەدووپات ئەوانە هەموویان ئەبنە جۆرێک لە نۆستالژی کە شێعرەکانی کاک جەماڵ ڕاستی لیپاولی بن لەو نۆستالژیە لەو خۆلیایە لەو حەزە بۆ گەڕانەوە بە ڕابردوو بۆ گەڕانەوە بە نیشتمان بۆ گەڕانەوە بە زێدێکی لەدایک
ئێستا بەخۆ دوو وەکتە شعری ئەخوێنمەوە کە ڕەنگە بەشێکیشی لە تەلەتەی دووپات کرابێتەوە ئەڵبەتە کاک جەماڵ خوێندیەوە نا ئەوەی کە کاک ئاگری خوێندیەوە ڕەنگە بەشایەکی لێو شەهرە دوو کەس بووین تۆ لە نێوان من و ئەو شەقام بێ عەشقەدا سەفەر دەکەی هێشتا مەرگمان نەبینیوە هێشتا مەرگمان نەناسیوە ژین بۆ تاکسی و پارە بۆ نان و ئەوەندەی مسافر بۆ گەشتن هیچ ڕێگای ئاوەها دوور نەبوو ئێمە لە مێژووی بێسەر و شوێنی باران و هەناسەمان دۆکاونی ژێر بەفر دەگەڕێنەوە تەمایی چیم بێ لە چەتر کە تەنیا جێی تۆی دەبێتەوە بەست ئێمە لە چوارڕێیانی پێکەوە بووم بێکەوە پێکەنین چی ئەنفاڵ و هەڵەبچە بوو لە بیرمان کرد سبەی ژیان چی بەسەر ئەم شاڕە دەهێنێ مەڕۆ تۆ کە حەزت دەکرد ڕەنگی تاکسیەکان سەوز باو نارنجی تەنیا لای تۆ پڕتەقاڵ بوو من کشێ دەناسم نارنجەکانی سەر سنگی بە مانتۆ دەشارێتەوە تەمای چیم بێت کە تەنیا خۆی لە بینیان تێردەخوات لە بینینیان تێردەخوات و بیر ناکاتەوە ئەم ڕێ تا کوێی سەفەر دەڕوا نە بە من دەگەڕێتەوە و نە ئەویش دەمان گەڕێنێتەوە ڕابردوو تۆ وتت هەمیشە دەریا بکە بەرد تا وەشینی ئەو عەشقە شاعرم ئەرێ ئەم شارە کەڵا خنکا یان هەواڵنێرەکان درۆیان کرد ئێمە هێشتا گەرماوی مەرگمان نەچێشتووە دوو کەس بووین لە باوەشی شەقامێکدا فێر بووین بە زووترین کات ژمارە تەلەفۆنەکان لەبەر بکەین تا سبەی لە هەراسی 5182 ژمارە نەتووسێ ئێمە لەگەڵ ڕۆحی خۆمان لەژێر باراندا سەمامان کرد تەمای چیم بێ کە چەترێک نەبوو تا ئێوارێ لە ژێریا بحەسێنەوە من پێم وتی بهێڵە باو پەپ و لە بباوەرێ و پاییز هەڵوەرێ ئەمانەم لە ڕەشنووسی دواوین شێعری ناو و دەفتەرەکەم هەڵبژاو کە خەریب بوو لەبیر دەچوونەوە دەچۆن ئارام بگرم من دەمێکە لە تارماوی ئەم شەقامەدا وێڵ بووم دوو کەس بووین بووکەشانۆی سەر شەقام و خەڵک قاقا پێمان پێ دەکەنن مناڵانی هەڵەبچە و ئەنفاوریش بۆنی باڕووت و خۆڵەمێشیان لەدەهاوت مەڕۆ ئەم سەوزانە تا داوستان سەفەر ناکەن پیاو کوژن ئەم شۆفیراونە دەمێکە جەستەی هەتاویان ناشتۆ کە گۆڕە بە کۆمەڵەکان و شارە ڕووخاوەکان هەموویان بێ ئادرێس و بێژمارە تەلەفۆنن ئێمە ئەمجار لە تراوەژەدیاوێکی نوێتر دەگەڕێنەوە لاتان دوو کەس بووین هەر خۆمان فریودا و هەر خۆمان ئاشەق کرد و هەر خۆشمان خۆمان کوشت هەروەکو ئەمە بەشی لە ئەو شعرە بوو خوێنمەوە هەروەکو دیتان ئەو شیکارێکە لەسەر نۆستالۆژی کردم لە تەواوی دێر بە دێڕێم شیعرانەی کە خوێنمەوە هەیە چ لە جۆری تاکە کەسێکەکەی و چ لە جۆری گشتێکەکەی هەروە خودی شاعریش نۆستالۆژی بۆ خۆی تاکە کەسێکە بۆ خۆی بێتە دوو جۆر هەندێک شاعر هەن بە شێوەیەکی کاتی تەنیا یەک شیعرەڵێن شعرێکە و ئەو خولیایی خۆیانی تێدا ئەدەنەوەیدی کڵ و هینەکەی خۆیان نەکوژێتەوە هەندێک شاعرێش نا هەمیشەیە بۆیە ئەو خولیایە بۆیان هەمیشەیە وایە کاتی وایە هەمیشەیە هی کاک جەماڵ ئەو دوایی دیوان شعرەکەی دەخوێننەوە لە لاپەڕەی یەکەوە تا لاپەڕەی ئاخری هەر باسی شتێ بە زمانهای جۆراوجۆر بە وشەهای جۆراوجۆر بە تەسویر و بە وێنەهای جۆراوجۆر تەواوی هەر باسی ئەو خولیایە باسی ئەو نیشتمان باسی ئەو گەڕانەوەیەتی بۆیە
یعنی جوانترین جۆری بەڕاستی نۆستالژی نیشتمانی ئەم جۆرەیە. بەڵێ وێنەی نییە بە وێنەی زۆرە. لە فارسیدا دکتۆر شەفیعی کەتکەنیمان هەیە. دکتۆر شەفیعی کەتکەنی لە 90% لە شێعرەکانیە ڕاست دەوێت. ئەویش خۆلیار ئەو زۆر لە ئێرانیش دوور نەکەوتووە، مامۆستای خۆم بوو. ئەو زۆر لە ئێران دوور نەکەوتووە. ماوەهایکی کورد لە ئێرانی دوور کردووەوە. بەڵام ئەو هەمیشە خۆلیای گەڕانەوەی ڕابردوو. خەڵکی دێ بۆ بەنێو کەتکەن. کەتکەن لە نزیک شارێک بەنێو نیشابوور. ئەو کەتکەن بۆ نەمادێکە لە زێد و لە نیشتمان و هەمیشە خوازیاری گەڕانەوە بۆ ئەو سەردەم بۆ سەردەمە زێڕینەی کە هەبووە و ئێستا هەموو شتێک شێوە و هەموو شتێک گۆڕاوە. هەمانە نمونەی دیکەشمان هەیە بەڵام کەسێک کە تەواوی شێعرەکانی ئەو خولیایە بێ، ئەو باسی غوربەتە بێ، ئەو باسی گەڕانەوە بێ، ئەو باسی ونبوونی خۆت و گەڕانەوە دوای خۆتا بێ کەم هەن. لە کوردیدا هەمانە کاکجەماڵ و دیارە شێعرەکانی ئاڵاپەشێ و شێعرەکانی مامۆستای مەزن شێرکۆ بە کەس شاعیر و هەمانی جاژەوە کە ئەو نۆستالژیەکی لێدە. فارسیش هەمانە بەڵام جوانترین نمونەی ئەوەی دکتۆر شەفیعی کەتکەنی بوو کە عەرزم کردن بەشی هەرە زۆری شێعرەکانی لەسەرەوە ئەدوێت کە خوازیاری گەڕانەوە بۆ ئەو ڕابردووە. کاک جەماڵ لەم دەفتەرە شێعرەدا هەروو بە زمانێکی سادە نێوسوێتی، بەڵام ئەو زمانە سادە وانییە هەر ئاوا بە سادەیش لە زۆر جێرا داهێنانەیەکی باشی تێدا، داهێنانی جوانی تێدا. لە زۆر جێرا ئاشنای سڕینەوەهای جوانی تێدا. لە شوێنێکە تێدا ئێمە وەختی ئەڵێن ببارە هەموو دیارە ئەڵێن ئەبێت چۆ ببارێ ئاسمانە ببارە وانییە، بەڵام لە شێعرەکەی کاک جەماڵە ببارە ئەی زەوی ببارە تا گوناحی ئاسمان و کۆر ببێتە یەک کە دوو هەتا 1001 ژمارەکانی عاشقن ببارە تا سرود تا هەنسکی شاعرانی بێبەهار و بێشێعر. ئێمە ئێستا لە وەرزی باراندا دەچکوێین، نزا لەگەڵ چەتر و شەقام و باغ دەکەین، گومانی خۆمانی سەر دەبڕین هەراو دەکەین، جەستەمان دەبێتە ئیبراهیم وەک فانووسە کوێرەکانی شەوانی کوفر و گوناح خامۆش دەبین. ببارە ئەی زەوی ببارە تا قیامەتی کچانی شار ببێتە سێحی ساحرێک، ببارە تاق و هێڵی ئەم گرشمە سوورە ببێتە شەڕ و لەش هەناوی پێوە. دەچی دەپرسی ئەمە تاقەتی بارانە کە هەورەکان شۆڕ دەبنەوە بە سەڕوباری ئاگر و بڵێسەکانی ئاوباڵ. ئەمە شوشەی شێعرەکانی ناو زەریا بوو کە دێوەکان دەڕشانەوە و جەستەی شاعیر دەبوو بە ماچ. لەو زمانە سادەیدا لە هەمان کاتا داهێنانەیەکی زۆر زۆر جوانیشی تێدایە. شتایەکی کردووە مێشتێک بۆی ناچێت، دیارە بۆیە بەڵێ سەهل و متەنەعە دیارە مێشکی هەمومان نابێت بەو شتە بچێت. دیارە مێشکی شاعیرێکی وەک کاک جەماڵە بە پێی ئەو ئەزموونانێکی کە هەیبووە بەو زمانە گەیشتووە و بەیانی کردووە. لە دیوانی شێعری کاک جەماڵە جگە لەوانە یەک دوو دانە کۆپە شێعری چێژدارێکی تێدایە. هەرە زۆری شارەکانی شاری نوێن، بەڵام یەک دوو دانە شێعری کێش و سەروا ئەوەی کە بەخۆ خوێندیەوە. ئەوەش نیشانە کە ئەڵبەتە لەو پێشەش چەند گۆرانیەکم لە شێعری کاک جەماڵ دیتبوو، لەوەی شۆڕشێکی ناشە سرودێک لە شێعرەکانی دروست بوو. ئەو ئەزموونە نیشانی داوە کە کاک جەماڵ دەتوانێت شێعری گۆرانیش بڵێت. ئەو پاییزە بەڕاستی شێعرەکە کراوەتە گۆرانیش، بەڵام دەتوانێت گۆرانیکەی جوانیشی پێ بکرێت. کاک جەماڵ نیشانی داوە دەتوانێت هەم شێعری سرود بڵێت، هەم دەتوانێت شێعری گۆرانیش بڵێت و سەرکەوتووشە. نەبڵێم پیا هەڵەڕەم وەری دیارە بەڕاستی بە زمانێکی ساده، چون شێعری گۆرانیش
وخۆتان نەزان شاعرێکی دژوارە هەموو شاعرێ ناتوانێت شعری گۆرانی بڵێت دژوارە کاک جەماڵ توانیوەتی چەند شعرێکی گۆرانی و سروودێکی کوتووە و تیا شێتا ڕادەیەکی زۆر زۆر سەرکەوتوو بوو من زیاتر لەوە کاتان ناگرم هیوادارم بۆ کورتە باسێکی من لەسەر دەفتەر شعرەکەی کاک جەماڵ کردم ئێوە بە شێوەیەکی گشتی ئەو شعرانە تان ناسی بێ و لە دوای خوێندنەوەش بەشی زۆری لەو قسانی من ئەزانی کە باسی چیم کردووە چیم نەکردووە دیسان خۆشحاڵ بووم کە لەنێو کۆڕیەوەدا هیوای سەرکەوتن بۆ ئێوە و هیوای سەرکەوتن بۆ کاک جەماڵ خوازم زۆر خۆشحاڵم دەستخۆشی زۆرمان بۆ دکتۆر ڕەشید قرانش بۆ ئەو هەڵسەنگانە بە پێویستەی بەڕاستی ئێمەش هەموو حەز دەکەین ئەو گێڕانە ئەو وێنە شارانەی کاک جەماڵ بخوێنینەوە هەر بۆیە بەڕێزیان کتێبەکەیان کردووە بە دیاریەک و بێ بەرامبەر بۆ هەموو ئەندامانی ناوەندەکەمان هەر کەسێکیش لەوێەوە حەستان کە دەتوانن لە کۆتایی بەرنامەکان بێن و ئیمزاشی لەسەر کار بۆ بەدەستن فەرموو بۆ ئێرە کاگاگرین لە ڕاستیەوەم زانی هەروەی کاک سەفان لە باش ئێستاش بە کاگاگرین فەرمێم ئەوی بەشەکەی خۆی کە ویستێتی لەسەر کتێبە شارێکە باسی بکات مان باس بکات فەرموو دیارە سپاس بۆ کاک دکتۆر ڕەشید و مامۆستا سەفان کە بەڕاستی شتێکی وایان بۆی من هێشتا باسی بکەین هەروەها سپاسی کاک عەبدولخالق دەکەین کە بەو پێشەکە جوانەی بەڕاستی شتێکی وای نەهێشتووە کە بتوانین مەسەڵەن من وەک خۆم توانم باسی بکەم بەڵام بە هەر حاڵ وەک تێبوونی خۆم دەتوانم بە کورتی شتێک بەڵام لەسەر ئەو نووسینەوەی ئەو کتێبەی کاک جەماڵ دیارە لە شعرەکانی کاک جەماڵدا وەک زۆربەی شاعرانی پێشتر لە هەندێک شعرەکاندا ناحومێدیەک بەدی دەکرێت ئەو ناحومێدیەش من وا بۆی دەچم کە دەگەڕێتەوە سەر ئەو دۆخ و هەلومەرجەی کە ئەو ڕۆی کوردستان لە سای سەری دەسەڵاتدارانەوە کە دەسەڵاتداران چ لە ڕۆژهەڵات بێت چ لە باشوور بێت چ لە باکوور بێت چ لە ڕۆژاوا بێت ئەوەیان خستۆتە دڵی نەتەوەی کوردەوە کە بەداخەوە بەو یەک نەبوونە ئەو ناومێدیە گەورە دروستکە کە هەمووی ئاواتی ئێمە هەمووی کورد چ بە نووسەر چ بە ئەدیب چ بە شاعر چ بە گۆرانی گەشت چ بە منداڵ ئاواتیەوەیە بە تایبەت ئێمەمانە لێرە لە ئەوروپایان کە منداڵەکانمان لەسەر لیان دەپرسن داوارە ئێمەوە وڵاتیەمەوە لەسەر نەخشە سەیریکە وڵات تۆ کامەیە دەڵێ کوردستان وڵەتەیدا نابینم کامەیە ئەنێ نەک ئێمە زەربە لە ئێمە دەکەوێت ئێمە کە هیچ دەمەتەمەن ماوەی بەڵام منداڵەکانمان کە تازە لەم ئەوروپایە پێگەیشتون گەورەترین کۆستە بۆوان یعنی زۆر لە ڕقیان لە ناوێتمانەوە بەخۆشیەوە لە کتێبەکەی کاک جەماڵدا خۆشەویستی بۆ نیشتمان لە شعری ئەودا زۆر بە جوانی دەردەکەوێت ینی خۆی دەرخستووە وای کردووە کە ئەو خۆشەویستیە لەو کاتەشدا کە ناومێدی دیسان گەڕانەوەیەکی هەیە بۆ نیشتمان لەم غوربەتەدا گەڕانەوەیەکی ڕێگایەکی گەڕانەوەی نیشانداوی ئەو گەڕانەوەیە کە بۆی دەچیوە چییە کە دێت وەکو کاک عەبدولخالق یاقوبی باسی کردووە لەسەر سڕینەوەی گۆرانی نیشتمان بۆ نمونە دەڵێ
سنگم پڕە لە گۆرانیەکانی وڵاتێکی فەرامۆشکراوە نیگام لە هەمیشە ئاڵۆزترە بەردەوام بە شوێن خۆمدا دەگەڕێن وەک مەرج شەرمنانە لە سێبەری هەورێک نزیک دەبنەوە باڵ لە شێشم بەسەریا و گۆرانیەکانی وڵاتێکی سەرگەردانی بۆ دەسڕپێنن کە گەڕامەوە خوار من تەنیاترین مرۆڤی ئەم زەویەم و بە شوێن خۆمدا وێڵ وێڵ دەسوڕێمەوە لەو گیری پەنجەرە بایەک دەڵێ هەستە وەرەوە لەو گیری پەنجەرە بایەک دەڵێ هەستە وەرە دەمبات و دوور دوور دەبمەوە ئیتر کەسێک نییە گۆرانەکانی وڵاتی خامۆشی خۆمی بۆ بژێڕمەوە بۆ بژێڕمەوە یا ئەوەی کە لە جێیەکەدا دەڵێت کە باسی سەردەمی لاوێتی دەکات ڕۆحی بچووکی پێوانە دەکاتەوێتە بەیانیەک دەگەڕێمەوە مناڵی دەگەڕێمەوە بچووکترین کۆڵان بچووکترین شەقام بچووکترین شار بە قەڵەمی بچووک لە دەفتەرێکی بچووکە گەورەترین شعری ژیان بنووسمەوە لە غوربەتیشدا کە گەورەترین کۆستە کە بۆ ئێمەمانان کە دەزانین بەداخەوە زۆر کەسمان لەم غوربەتەدا دیسان خۆیان لە نیشتمان پەراوێز خستەوە جا یا بەهۆی دژایەتی بیرروبۆچوونی منێک بۆ نمونە منێک یەکێتی منێکی ئاپارتی منێک دیموکرات منێک کۆمەڵە منێک فڵانی منێک پەکەکەم منێک پەژاکەم هەمووی ئەوانە بوو بە کۆست کە ئەو لێکترازانیان کردەوە جا لەو غوربەتەشدا ئاتۆ دەیشتێنە بە چیرۆکێکی ئاڵۆز دەڵێن غوربەت چیرۆکێکی ئاڵۆزە نووسینەوەی دژوار من لێرە لەم دووری دوورە خەریکی فێربوونی ئەلفبەی سەفەرم دەمەوێت پیت بە پیت وشە بە وشە ڕستە بە ڕستە گەڕانەوە فێربوون بۆ نووسینەوەی چیرۆکی نیشتمان یعنی زۆر زۆر جوان دەیهێنێت لێ ئەوە یعنی وای تەفسیر دەکات لەوانەیە کاتەکەمان گونجانە بتوانێت زۆر لەسەری قسە بکەین ئەگەر بمانێت لەسەر شێعرێک یا کەسانێکی سپۆڕیش بیان لەسەر شێعرێکی بێن کاتی زۆر پێویستە چونکە بەڕاستی ئەو شتێکە خۆم لە خۆڵایی دڵی شاعرێکەوە دێتە دەرێ منێک کە ناتوانم بۆ خوێندنەوەی خۆم تەواوی ئەوەی لە دڵی وەلایەتی بزانم چییە بیدرکێنم ئەو بەس تەنیا خۆیەتی دەتوانێت بیڵێت کەسیە دەڵێ لە پشت پەنجەرەی تەنیاییم هەر هیچ نەبێت دەبێ مانگەشەو هەبێت تابزانە چەند بە جوانی باسی ئەو شتە دەکات لە ناو پێدەچەکاندا دوو ئەسپی عاشق وەستاون لە پاڵ یەکتردا تەنیایی شەو بۆن بکەن و بە باڵەکانیان خەو بڕمێنن لە خۆیان قاچیان بەرنە سەر و بحێلێنن مەستانە لەژێر حەریری مانگەشەودا لەو دی پەنجەرەوە خەوم نایە و بیر دەکەمەوە ئەگەر ئەسب بوومایە و ئەسب بوویتایە لە ناو کام پێدەشتا دەمان حیلان شەوانە بۆ یەکتر لە کۆتاییشدا من زۆر کاتە ناوێ هەرەوە لەم پێویستی کەش بەڕاستی هەبوو بەڵام کاتەکەی گونجانیە کە کورتەشارێک هیچ گۆرەی خۆم کۆتایی بوو کۆڕەدێنم من تێناگەم هەر دەنووسم و ڕەشی دەکەمەوە نازانم چۆنی بەیان کەم دواوتەی ڕێبوارێک کاتێک لە بەرەبەیان هەنیسکی فرمێسکی کردە شەعر و لە سێدارەیدا جا بەڕێزان هیچ کەسێ ئەگەر ئەتوانێت قسەیەکی هەبێت فەرموون بەم لەما مەسەلە لە دەستەکەن پێشێکی دەستپۆشی هێران و هەروەها دوای سەرکەوتنی بۆ خوازم بۆ ئەو هەموو شەهر جوانە هەروەها سپاسی دکتۆر بەشیر دەکەم بۆ شۆڕەی کە کردی لەسەر مەسەلەی
شاعرێک سەر بە مەدرسەیەکە سەر بە قوتابخانەیەکە قوتابخانەی کلاسیکەوە بۆ قوتابخانەی ڕۆمانسی لە ڕۆمانسیەوە بۆ قوتابخانەی واقعی لە قوتابخانەی واقعیەوە بۆ قوتابخانەی سوریانی بۆ دادایی جۆرهای زۆری بەڵام لە ڕاستیە ئێمە ئەومان بیر نەچێکە شعری نۆستەڵجی دەگەڕێتەوە بۆ مەدرسەی ڕۆمانتیکی کە لە سەدەکانی حەڤدە و هەردەوە دەست پێکا تا سەدەی نۆزدەش لەو بوارە کۆمەڵێک مۆسیقاری گەورەمان هەیە وەکو شوبێرت و وەکو شۆپان و وەکو کۆمەڵێک لەو سیمفۆنی گەرانەی کە ئەمانە لە بواری نۆستەڵجی ڕۆمانتیکایشان کردووە لە بواری نەقاشیە هەروەها لە بواری ئەدەبە هەروەها ئەم قوتابخانە ڕۆمانتیکیە بێگومان ئەبێ بە چاوی کرێکە کاتێکە بە ڕۆمانتیکی لە نۆستەڵجی دەدوین و باسی واقعیش بین لە هەمان کاتە یعنی شاعیر خۆی بەستێتەوە هەم جارێک بە واقعەوە هەم جارێکیش لە خەیاڵی نۆستەڵجیا قسە ئەکات ئەمە پێویستی بەکار و ئەوەی بیرکردنەوەیکی زۆر هەیە کە غەرقی تێکەڵاوی مەدرسەکان نەبین بۆ ئەوەی شێعر سەری دەبشێوێتەوە تێبینی منە کە زۆر دەخێنمەوە لەو بابەتانە ماشاکەم زۆر جار شاعیرەکە سەری دەشێوەوە بە حکمی ئەوەی کە سەر بە مەدرسەیەکی واقعی قسەکە ئەچێتەوە خەیاڵ و ئەچێتەوە ناو سوریالیزمەوە بەتایبەتی سوریالیزم و ڕەمزیەت چونکە شێعر بتلێو نەکەوێت هەر لایەنێکی تێگری لایەنێکی ڕەمزی دیایە بە ڕەمز قسەکە شاعیر اینجا دەبێتە نۆستەڵجی اینجا دەبێتە ڕۆمانتیکی ئەو قوتابخانە ڕۆمانتیکیە گرنگە کە ئێمە ئەوەمان بیر نەچێتە شێعر حتا گۆران خۆی کاتێکە لەو مەدرسە واقعیە جوانە تازەگەرێتیا قسەکە کەچی ئەمان باتەوە ناو تو لە ڕێباری تو ناوتون پشکن ینی خیاڵمان بۆ دروست دەکاتەوە یعنی بەڕێستان کاتێکە شێعر ئەڵێن خیاڵ دروست دەکەن لە خوێنەرا لە بینەرا کە فیلمیشی بۆ دامەزرێنن بەو خیاڵە بەرفراوانەی خۆتان ئەمە کارێکی ڕۆمانسیە کارێکە ئیشی زۆر لەسەر کراوە لە بەتایبەتی لە بواری نەقاشیان لە بواری مۆسیقا کەسی چۆکو ڕیشارد شتراوس شتراوسی ئەڵەمانی لەگەڵ شتراوسی نەمساوی فەرقی هەیە لە بواری مۆسیقا سیمفۆنیکیە بە ناوی زەردەشت وای وت لەسەر کتێبەکەی نیتشە ئەم سیمفۆنیە تقریبا 10 دقە زیاتر ناخایەنێ بەڵام نەیهێشتووە زۆر تێکەڵاوی ڕۆمانسیەت بێ بۆ چونکە زەردەشت وا باسی ئەکا لە سیمفۆنەکە کە ئەڵێ ئێستا قسەکانی کردووە یان ئێستا سیمفۆنەکە دامەزراوە ئەمە بۆ هونەرمەند زۆر گرنگە بۆ شاعیر زۆر گرنگە من هیوادارم سەرکەوتوو بن لە هەیندا شعری جوان کردن هەر کەسێکی کە بەشداری هەیە یا تێبینیکی هەیە باسە هەیە سەرتا وەکو شەعرەکان هەموو شاعیر هەموو نووسەرێک کە دەست پێکە بەڕاستی بێ زمانێکی تایبەتی بە خۆی هەبێ من لێرە هیچ زمانێکی تایبەتی نەبینی زمانێکی تایبەتی بە خۆش زمانێکی سادە بۆ ئەو کەسەشی دکتۆر ڕەشید کرمان خوێندنەوەی بۆ کرد باسی لەوکە کە زمانێکی سادە زمانێکی ئاڵۆزترە ڕاستی کێشەکە لەسەرەوە نی ئێمە زمانەکە ئاڵۆ زیاد سادەیە ئیدی شاعیر ئەوەیە کە زمانێکی نوێ بێتەوە نەک وێنێکی چکە بۆ ئەم کەسە توانێ وێنێکی نوێ دروستکەن من پێم باشە ئەگەر بۆ ناگەر بە سەرەتایشتی باش بێت تۆ زمانێکی تایبەت بە خۆ بکەبێت لە هەموو شوێنەکە شاعرەکانت بناسرێتەوە نەک وەکو بڵێ داڕژنەوەی یا زۆری بێت زۆر لە نووسین وەکو پەخشان بێ و شتێکی لەو زۆر وأم تبصر إنه توه يقولنا كتود سكوت با شعر و جناب شروق ودكتورة بما بينو بوالا إيش الشعر شيء يعني سام أو كيجو جالس كاب الشعر أبي بزان إيش الشعر شيء والجوازين نوصل لجو ساتيكات شيء
ئەو ڕاندانە بەڕیان جا کرێتەوە پاشان بۆ نمونە چکە ئیشی شعر زۆر لە ژانای ڕۆمان و بەخشان ئاڵۆسترن ئەو چەندین زۆری جیاوازی شعریش من ناوێت بچنە داخۆنیان ئەوە پرسیاری تریشم هەیە ئایا نووسانیجا پێوەستە وەکو وابەستەی هەستە یاخۆی نەست ئەوە وەڵامی ئەوە زۆر گرنگە بۆ وەڵامی پرسیارە بیرێت ئەو پرسیارێکی تریشم هەبوو ئەو خوێناو دوو خوێنەوە پێوان سێ خوێنەوە لە دانەی چاوی مازە سەردان بوو ئەوی دانەیشان پێوە ئەمانە شاید پێویستی بە خوێندنەوە پێویستی بۆ ڕەخنێ نەپێویستی بە خوێندنەوە چکە بۆ لە لەسەر گۆران شعرێکی هەڵێ بەجێ ناهێڵی دەبێ ڕووکەی نەس ئەمانەت بۆ لە سەردەمی خوا خوێنەوەشی بوو هەبوو لە سا خوێنەوەشی پێویست ناکەن شاید خوێندنەوە بە ڕەخنێ لێبژیرە ئەو خوێنەوەی کە کرا پێوە زیاتر ستایشکردنە دڵانەوەیەوە بەبێ ئەوەی تۆ دەستای سەر باشی خراپەکانان بۆی ڕێپێدانە بۆی کە هەیە پێ باشە بە تۆ بۆ نمونە زیاتر خوێنەوە لەسەر بکرێت زیاتر تێگەیشتن هەبێت زیاتر خوێنەوە بە لەسەر ڕۆژئاواکان شاعرانی مۆدێرنە پۆز مۆدێرن ئێستا نازانم شاعرەکە سەردەمێک مۆدێرنە و پۆز مۆدێرنە چ خوێنەوەی کراوە پێشەوە بۆ نە چ ئاسە خوێنەوە بۆ لەسەر شاعرەکانی ئەرسەڵان بوو هایدی دەدەوانە بەس خۆش جیهانبینی هەر شاعرێک جیاوازە بڕاستی یعنی هەر لە سەرەتاوە لە کلاسیکەکانمانەوە بگرە هەتا ئەمڕۆ کە من دەنووسم ئەگەر وەکو دەقی شعری چاودێ بکەین لێرە ژانرەکانی دیکەش تاقیکراوە بوو من چیرۆکی دەنووسم بەڵام تا ئێستا ژانری ڕۆمانوانم تاقی نەکردوەوە بەڵام لە ئەزمموی بە نووسینەوەی نیشتماندا کە من کورتە شعر دەنووسم بەڕاستی دوور کەوتومەتەوە لەو هەزار شعریەی 2005 کە بە پرامباری 23 ساڵم پێنووسی ئەو سەردەم پێم وا بوو ئەو شتانەی کە تۆ باسی کرد لە پۆست مۆدێرن و لە فۆرم و لە تازەگەری و لە داهێنان و لەوەی کە شاعر دەبێت زمانێکی زۆر جیاوازی هەبێ بۆی پێ بناسێتەوە ئەو تۆش فۆرمە کارم دەکرد بەڵام غوربەت لە ڕاستیدا شتێکی جیاوازتری پێباشێت بە حکمیەوەی کە من لە فەرانسە دەژیمەوە خۆ ماوەیەک لە کتێبفرۆشیەکیشم دەکرد و کتێبکەڵاییم لەگەڵ نووسەرانی فەرانسی هەبوو پێم وا بوو سادەبوون لە دەقدا و سادەبوون لە هونەردا دەتوانێت زۆر زۆر پڕمانە بێت و ئەگەر من غوربەتم وەکو تەجروبە هەست پێ نەکردوایە ڕەنگەم شارانە هەر نەنووسراوان و لە دایک نەبووبان کتێبەکە بەردەستە ئیشەڵایەوە هەم پێشەکەی کاگە عەبدولخالق یاعقوبی دەخێنەوە و سپاس هاوڕانیش دەکەم کە وەگەڵ فەرمووتان ڕاستە دەبوایە زیاتر ڕەخنەیەک بکبای لە کتێبەکە تاوەی کە لایەنەکانی جوانی کتێبەکە بیشتان بدەن سپاسی کە ڕۆشی دەکەم و کاگاگری و مامۆستا سەفاریش بەڵام من چاوەڕم بەڕاستی ینی ئەوە ئێستێ کتێب وە کتێبەکە بەردەستە و دەکرێت ڕەخنەشی لەسەر بنووسرێەوە دەکرێت زۆر کەس هەر لە خۆتانەوە بۆنمونە بڵێن هەوڵ بدەن لایەنەکەم و کوڕەکانی ئەم کتێبە نیشان بگرێ بەڵام من هەوڵی من ئەوە بووە کە جیهانی جەمال نەجاری لە شعری کوردی دانیشتم بدەم لە غوربەتدا و نەمیستۆ بەڕاستی کاریشی زۆر گەورە بکەم ئەم بەرهەمە هەم لە ئوروپا چاپبووە لە سوید و هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان کە خۆم 20 ساڵە لە دوور ناتوانم بگەڕێمەوە بەڵام شعرەکە گەڕاوەتەوە لەوێش چاپ کراوە و هەوڵی دۆستان لەوێ بەختەوەرانە دەنگدانەوەی باشی بوو یعنی هەوڵی من ئەوە بوو زیاتر تەجروبەیەک بێت لە شعری کوردی و مەودایەکی کەمیشە چاپ بوو ساڵێک 2 ساڵە ڕەنگە لە درێژخایاندا زیاتری بەسەر زۆر سپاس دەکەم کاگەرم جە من نەمکوت کە زمانی ئاسان زمانی ئاڵۆزە وتم دژوارە ئاڵۆز و دژوار جیاوازە زمانێکی زوانی سادە ئاڵۆزە باوات فەرمووتم وتم زمانی وەڵاسی کە زمانی سادە زمانیشی باشە وەسڵ زمان بەڵام وتم دژوارە کەسێک ناتوانێت بە زمانی سادە بنووسێت شتەکە پێویستی بە دژواری بە کەسەکە خۆ لەڕێ شعر بچی بەڵێ چکە بۆ شعر ئەبێت وتارجیاکە تۆ کەس دەتوانێت بەڵام کە تۆ دەستنایە شعر
بزاني أم براسي زور تابعتي جوازي وما شعره هو شعره شن وينه شعيت له هو يجي شيء يما يستمر وقت بو 1 ساعة وانا صندني يكتب كوري رخنا نبو ما كان فقد اكتب بناس اللي بدوستان وبناس عندنا بلا اكتب بخنج لته بيوش بخنهم بخنج جان رخنا بيجي يما امره بس اكتب بناس يعني نبو فيها من لقيت زمان كنتم هندشتي لباري زمانيو جاي رخنا يكتب ممكن كانوا زمان كله لباري زمانيو بلا رخنا زورته بلام اوی که امام روحانی براسی بود که وقت براسی بدوستان بیخیم نو جام زرگیه کنی جناب خانجی ورخنه توجیه امرو براسی من نعتم برا او سكتنا مولد وانا نعتوني كبر مراسي زور يعني دانشني كي كمواز زور بنرخل زور جواداري سكوتوبي شعري كي زور لعند بو او نتويا بزيري بو زي خوش حالي معنا سكتي بشعر شيء هردي و Das خوشی با ملایکتن. اگر کسی که تبینی هی وقتی میروز کاتک منصور تمام بود. در استاج لاین اندام و خوشی سیناون خانه و اساس کردن آرم ناون کشکش و کجمان اکبر کمان زهر توده فرمود. لا عكسك يقرأ خوش به دوستان ترجمان و خانه جوانی به یوی سرکوتنو بر همین زیاد مزدویش. فرمونتوان تیو کاغلو. امضاکش لیور گره. یواری که پوش با همون لایتن تا چالاکی کی تره هلا خوشیان یاردن شاید. باز نیوکانی خواهم بلند. عزیزان اجتماع خانشیدی چی بود درست کردی؟ چایلام دست خوش Diğeri de film alıp da canım. هم بو نتوانی هیچ بڵێ؟ سپاس بۆ زەحمەتەکانت کاک باست زۆر زەحمەتتان کێشا سپاس بۆ ناوەندیش زۆر سپاس زور سپاس زحمتان جنابش النوسري جنابش النوسري لا والله قد نوصل خوشي هذا دوستي زول باش
كامل أدب دوست نووسەر یا ئەدەب دۆستی؟ ئەدەب دۆستی بەخێر بێ. ئەوە هەواڵبستانی بۆ دەنووسی بەلاتین بۆی بنووسە بۆ هەواڵبستانی باشە کاگارامیش بخۆی بە خۆت نووسەری بۆ خۆشە دیا ڕەخنەگری ئەدەبی کامیانی بەڵێ زۆر پیرم دەستان خۆش بێت لەگەڵ خۆمان بە دیاری بۆی دەبین لەگەڵ خۆمان دەیبین یەکەمان هەیە لەوێ دەیبین هەواڵبستانی ناتوانین لەبەر بارانە مامۆستای کتێبێکت هەیە کتێبێکە بۆ چەند ئەوانەی کرد لە شۆدانەوە کاکە کاک جەمال کودە پشتێکەدا پشتدا بێنە دەست خۆش بێت زۆر سپاس وەڵادا ئەو دادەیە دەزانێت دروستی کردووە سێوە یا بەهەیە بەهەیە کەسی کە مابوو هەواڵبستانی دوایە قسەش دەکەن دێنە ئاخافتن دوایە باشە ئاخافتن دەکەن لە جگەڵ تۆ قسە دکەن قسە دکەن کەمێک 10 دقیقە 10 دقیقە قسە دەکەن مشکلتونە کەس مابوو کتێبەکەی بدێنێ هەر تۆ ماوی ئەوە تا ئەوەش کردەکە فێم نەکرد مشکلی نییە مشکلە نییە دەبێژمە تۆ سپاس بۆ دەزەحمەتەکان داهاتریفە زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ دەناویشتە وەڵا ڕسمە بێ بگرینە نامزانین هەموو ڕاوەسین ڕسمی ژەگرین بەس دەیگرین هەمووتان لەگەڵ یەک ڕسمەگرین مایکەکە